بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. طاعتي هم لا يقبل به إن شاء الله. يا ربي آوال بهشتا إن شاء الله داني شنو يقببني نوى إن شاء الله. يا ربي لسر حوزي كوثر بدستي بيروزي بيغمر صلى الله عليه وسلم أو بخوين هرگيز تينوما نبت هرگيز نخوش نكوين إن شاء الله. لەم شەوە پیرۆزانەدا پێم خۆشە هەمیشە خۆشی و مژدە بڵاوکەینەوە. پێغەمبەر ئاسا بن صلى الله عليه وسلم يسروا ولا تعسروا بشروا ولا تنفروا. رسول الله صلى الله عليه وسلم أي فرمو ئاسانکاری بۆ خەڵکی بکەن، کار لەسەر خەڵکی گران مەکەن، هەمیشە مژدە دەربن، ترسێنەر مەبن، خەڵکی دوور مەخەنەوە لە دین. ئەم شەو لە خزمەتی فەرموودەیەکی پیرۆزی پێغەمبەر ئابین صلى الله عليه وسلم. فەرموودەیەک إمامي طبراني روايتي كردوا صححه الألباني. إمامي ألباني برحمة بموري صحتنا ولو فرموده بصحيح زانيوه بدروستي زانيوه. خوشترين فرمودي بيغمر صلى الله عليه وسلم، جوانترين فرمودي بيغمر صلى الله عليه وسلم، دڵخۆشکەرترین فەرموودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. زۆر دڵمان خۆشەکات کە ئەم پێغەمبەرە صلى الله عليه وسلم هەمیشە چۆن هەوڵیاوە ئومەتەکەی فێری خێرکە، تووشی خێرکە، وا لێ بکە لە خێرا بژین. فەرموودەکە فەرموودەی ئەبی ئومامەیە. ئەبی ئومامە ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم لە خزمەتیا بووین فەرمووی بە ئێمەی فەرموو، بە ئێمەش ئەفەرمێت بە ئەبی ئومامەکانی دوای خۆشی. ئەفەرمێ من هاله الليل أن يكابده. هەر کەسێک ناتوانێ بە شەوە شەو نوێش بکە. من هاله الليل أن يكابده. مكابدة الليالي واتە نەخەوتن و شەو نوێشکردن. هەر کەسێک نەیتوانی لاشەی قرس بوو، ناڕەحەت بوو، نەیتوانی شەو نوێش بکە. وبخل بالمال أن ينفقه. نەیشی توانی ماڵەکەی سەرف بکە لە پێناوی خوادا. واتە ماڵێکی وای نەبوو کە زیابێ لە خۆی بیبەخشێت، ماڵێکی وای نەبوو دڵی خەڵکی پێخۆش بکات، ماڵێکی وای نەبوو بەهەشتی پێ بکڕێ. یەکەم جەستەی نەیئەتوانی شەو نوێش بکات. دووهەم ماڵەکەی نەئیتوانی لە پێناوی خوادا سەرفی بکات. سێهەم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی وجبن عن العدو أن يقاتله. نەیشی ئەتوانی ڕووبەڕووی دژمن بوەستێ و شەڕ بکە لە پێناوی کەلیمەی لا إله إلا الله. نەی ئەتوانی دیفاع لە حەق بکە، نەی ئەتوانی ڕاوەستێ لە مەیدانی جەنگە بۆ بەرزکردنەوەی کەلیمەی لا إله إلا الله. هەر کەسێ ئەم سێشتەی نەتوانی، ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وا ئێمە ناتوانین، بەدیل و چییە؟ چی بکەین؟ چی بڵێین؟ چی باشە؟ بەدڵی خۆمان تەراویحەکان و شەو نوێژەکان وەکو تۆ ناتوانین بکەین.
تۆ تا بەیانی ئەوەستای ئەنیشتەکەت قەدەمە. عایشە ئەی فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەستانی نوێژە قاچی ئاوستا ئەوەندە ئەوەستا ئەم فەرموو دەیتر بەسە ئەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی عایشە ئەی نابێت سپاسی خوا بکەم ئەی نابێت زیاتر لە حزوری خوادا بوەستم. ئێمە ناتوانین وەکو تۆ بکەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ناشتوانین وەکو تۆ ماڵ ببەخشین. عایشە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕەمەزانە کەڕیح المرسلە لە بەخشینە وەکو باوا بوو با جا با ناوەستێ لە ڕەمەزانە هەر ئەی بەخشی ئەوەی دەستکەوتایە ئەی بەخشی تەواو. سێهەم کێ وەکو ئەو ئەتوانێ جیهاد بکە کام غەزوە هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تیا بەشدار نەبێت کام جیهاد نەبوو لە پێشەوە نەبێت کام خەتەرنیات هەبوو لە پێشەوە خۆی و کەسوکارەکەی نەبوو هەمووی لە پێشەوە بوون. یەکەم شەهیدی بەدر ئامۆزای نەبوو عوبەیدەی کوڕی حارثەی مامی نەبوو حارث مامی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم عوبەیدە ئامۆزای بوو یەکەم شەهیدی بەدر ئامۆزاکەی بوو. لەم سێشتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم بووە. ئێمە ناتوانین ئەی بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدیلەکەی چییە چیمان پێ ئەڵێ وەکو ئەوانمان پێ ناکرێ. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوا بەدیل پێمان بڵێ لە باتی ئەمانە چی بکەین. گوێ بگرن بۆ ئەم دڵخۆشیە فەرمووی هەر کەسێ ئەمانەی نەتوانی فليكثر أن يقول سبحان الله وبحمده با زۆر بڵێ سبحان الله وبحمده. ئەرێ قورسە یاگر ئایا هەرزانە ئەرێ قورسە یا ئاسانە خوا بزانم ناڕەحەتە سبحان الله وبحمده فليكثر هەر کەسێ نەیتوانی زۆر شەو نوێژکە نەیتوانی زۆر ببەخشێ نەیتوانی جیهاد بکە تێبکۆشێ با لە باتی غەیبەت و نەمیمە و قسە هەڵبەستن و ئازاردانی خەڵکی و بڵێ سبحان الله وبحمده. ئەمە بەدیلی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئێمە کە ناتوانین وەکو ئەوان بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی با زۆر بڵێ سبحان الله وبحمده بۆ فإنها أحب إلى الله من جبل ذهب وفضة ينفقان في سبيل الله. چونکە بەڕاستی سبحان الله وبحمده لای خوا خۆشەویستترە بەلای خواوە زۆر خۆشەویستترە لەوەی کە کەسێک ببەخشێت کێوێک ئاڵتون یا زیو لە پێناوی خوادا. یعنی کەسێک زۆر بڵێ سبحان الله وبحمده کەسێکیش کێوێک ببەخشێت کێوێکی ئاڵتون ببەخشێت لە پێناوی خوادا خوا ئەمەی زۆر بەلاوە خۆشەویستترە. سبحان الله وبحمده رواه الطبراني وصححه الألباني. لم شوي قدريا ئەمە زۆر بخوێنن ئەمە بەدیلی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی کە دوای خۆی ئیتر وتی نەکەن و ئیتر ئەگەر ناتوانن زۆر نوێشکەن و زۆر پارە سەرفکەن و زۆر چاکە بکەن ئەمە بڵێن سبحان الله وبحمده سبحان الله وبحمده. یا ربی خوای گەورە زمانمان پاراوکە بە ذکری سبحان الله وبحمده. یا ربی خوای پەروەردگار وامان لێ بکە لە ذاکرین بمان نووسێ ئینشاء الله. خوای تاعەتمان قبوڵ کەی خوای لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوای شیفای نەخۆشەکانمان بی خوای تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی. یا ربی خوایە بۆ تۆ عیبادەت دەکەین لە ماڵەکەی تۆ داین خوایە عادەت وایە خاوەن ماڵ ڕێزی میوان ئەگرێت. یا ربی خوایە ڕێزمان بگری. یا ربی خوایە چوونە دەرەوە گوناحمان پێوە نەمێنێ ئینشاء الله. یا ربی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. یا ربی خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی. یا ربی شیفای نەخۆشەکانمان بی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بی. خوایە وڵاتمانەوە دانکەیتەوە هەرزانی خەیتە وڵاتمانەوە
وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ربی خوایە شەوی قەدرمان بەنسیب بکەی یا ربی خوایە لە شەوی قەدرا قەدردارمان کە یا رب العالمین یا ربی خوایە دوعای شەوی جمعەمان بەنسیب بکەی خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين 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 والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.